بابەت و تۆرێکی دیکەشمە بێت کە میوانەکەم ئامادە بوو گفتوگوی لەسەر دەکەم ئەویش پرۆسی سیاسی لە عێراقدا بچق بەستویەکی زۆر ماوەتەوە لەگەڵەوەی ناوبەناو گۆڕانکاری دەبینین لە بارودۆ خۆڕەوشە سیاسیەکاندا بەڵام ئەم گۆڕانکاریانە نەبوونێتە تا ئێستا ئەوەی کە خاڵی کۆتاوێ بۆ چارەسەرەکان لەگەڵ ئەوەی کە پێشتر چەند کەسێک کاندید بوون بۆ وەرگرتنی چەند کارکتەرێکی سیاسی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق بەڵام تا ئێستا ئەو پۆستە کەسێکی بۆ یەکلای نەکراوەتەوە بە حکمیەوەی ئەو کەسانی کە کاندید دەکرێن لەلایەن کوتلەی سەدری و هەروەها لایەنگرانی سەدریەکانەوە ڕەت دەکرێنەوە پرۆسە سیاسیەکانی عێراق بکوێ دەگات تاکەی هەوڵی چارەسەرکردنی نادرێت کێ دەبێتە یاخود ئەو ئەساس سحریە بەدەست کێوەیە کە دەتوانێت کێشە سیاسیەکان لە عێراقدا چارەسەر بکات و هەروەها مامەڵەی لایەنە سیاسیەکان سازژەکانیان بۆ کۆمەڵێک خواستی تایبەتی سیاسی لەسەر پۆستەکان لەسەر کۆمەڵێک پرس و بابەتی دیکە خۆی لە چیدا دەبینێتەوە ئەمانە کۆمەڵێک کێشن کە عێراقی گرتوتەوە لەگەڵ کۆمەڵێک بابەتی دیکە ئەویش گوزەران و خزمەتگوزاریە تایبەتەکانی هەوڵاتیانە لەگەڵ ئەم شڵەژاویانەیە ئایا سیاسیەکان ئاگداری ڕۆشی و ئەو گوزەرانن کە هاوڵاتیانی عێراقی تێدان چی دەکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکانیان دەبینین کە لە ئێستادا ڕۆژەکان بەرەو ئاڵۆسر دەڕۆن و کێ دەبێت کە دەبێتە چتری کۆکەرەوەی حیزب و لایەنە سیاسیەکان لە عێراقدا من هەوڵ دەدەم گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەما بکەم کە دیارە کۆمەڵێک بابەتی نوێ هەیە لەسەر ئەم بابەتە ئەم بابەتە نوێیان و هەروەها پێشبینیەکان و پێشنیارەکان بۆ پرۆسی سیاسی عێراق خۆی لە چیدا دەبینێتەوە حیزبە سیاسی سەرەکیەکان دەکرێت چۆن ئەم حیزبانەی دیکە و بە دیاریکراوی چارچەوەی هەماهەنگی شیعەکان چۆن دەتوانێت لایەنەوە حیزبە سیاسیەکانی دیکە قەنەعەت ببێنێت بۆ پرسی پێگەێنانی حکوومەت و کابینەی نوێی عێراق و کۆمەڵێک پرسی دیکە بە دەر لەوەی کە پرۆسی سیاسی لە ئێستادا لە سەرۆکوەزیران کەما هەروەها سەرۆک کۆماریش تا ئێستا بابەت و پۆستەکە و کەسایەتەکەی یەکلایی نەبووەوە من لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت بەڕێز هاوڕێ تۆفیق کە بەڕێزیان مافناسن ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منن کاک هاوڕێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماندوو نەبێت سەرنجی جەناب بچێت لەسەر ئەم پرۆسە سیاسیانەی عێراق چی گۆڕاوە لە مانگی دەوە دەی 2021 تا ئێستا پێشووتر ململانەکان ململانەیەکی دەسووری بوو لە چوارچێوەی ژیانی پەرلەمانی سیستەمی پەرلەمانیە لایەنەکان کە بڕکیان بوو بۆ ئەوەی کە چێ سەرۆکوەزیرانی عێراق بەدەست بێنێ چێ بێ بە ماچینەی بەڕێوەبردننی دەوڵەتی عێراقی کە ئەمە بەشێکە لە ژیانی دموکراسی وێشێک لەو خاڵە لاوازانەی کە وەکو ڕەخنە ڕوبەڕووی سیستەمی پەرلەمانیە بێتەوە نەک لە عێراق لە هەموو دنیا بریتە لەوەی کە بەهۆی ئەو ئەنجامانی کە لە هەڵبژاردنەکانە دروستە بن زۆربەی جار بارودۆخی دێتە پێشەوە کە پێویستی بە هاوپەیمانێتی نێوان لایەنەکانە بێ هیچ لایەنێک پەنجازایدەنیەک زۆرینەی دەنگی گەل بەدەست ناهێنێ و ئەم هاوپەیمانێتیە دەرگا کاتەوە بۆ گفتوگۆ و بەریەکەوتن و بەرژەوەندی جیاواز بەڵام ئەمە بەشێکە لە ژیانی دموکراسی بەشێکە لە ژیانی پەرلەمانی ئێستا ڕووداوێکی تازە ڕوویاوە کە جیاوازە لە پێشوو ئەوی ژەوەیە کە ئەبینین ڕاوتی سەدر پاشەکشەی کردووە لە ژیانی پەرلەمانی لە ژیانی دموکراسی لە سیستەمی پەرلەمانیە یا ئاچیتە دەسەڵاتەوە یا بی بە ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانە لە دەرەوەی ئەمە کۆتایی هاتنە بە ژیانی دموکراسی و ژیانی پەرلەمانی و ژیانی دەستوری ئەوەی ئێسەی بینین بریتە لەوەی کە ئاراستەیەک دروست بووە کە ئەوێت مەرجەکانی خۆی لە ڕێگەی تووڕێی خەڵک بەسەر لایەنە سیاسیەکان و بەسەر سیستەمی دەستوری بسەپێنێ واتە ئێستا ژیانی دەستوری ڕێڕەوە دەستوریەکەی خۆی لایەوە لایەنێک ئەوێت ئەم ئیرادەی خۆی بەسەر ژیانی دموکراسی و ژیانی دەستوری عێراقا بسەپێنێ کە ئەمە پێشاتیشی تازێ بە تایبەت بۆ کورد خراپە لەبەرەوەی ئەمە لە ئەنجامە ململانەیە کە لە نێوان پێکاتەکانی عێراق لە نێوان پێکاتەکانی شیعەخۆیانە کە بە نەتیجە ئەلیف بە یا بابێت ئەوان فەرمانڕەوای عێراقن بەڵام بۆ کورد و گەلی کوردستان دەستور نەک بۆ ئەم بەشەی باشووری کوردستان بۆ هەر چوار پارچەی کوردستان تەنها لەم بەشەی عێراقا گەلی کورد مافەکانی بەدەست و چەسپاوە فیدراڵی زمانی کوردی وەکو زمانی دەوڵەت ئەم هەنگاوە بەرەو ئەوە ئەڕوا کە بێ فشار دروست بکات لە دەرەوەی دەستور فشار بکا کە ڕێگا دەستوریەکان فرامۆش بکەین و بە عورف بە فشاری سیاسی چارەسەری سیستەمەکە بکەین باس لە دەستور کرد کاگاوڕێ تا ئێستا لە پرۆسی سیاسی عێراقدا
چه خاڵێکی دەستور کە تایبەتە بە کورد کاری پێکراوە؟ هیچێک لەوانە پاراستنی قوارەی هەرێمی کوردستان ئەم قوارەی کە ئێمە ئێستا پێڵێن حکوومەتی هەرێم و پەرلەمان قوارەیشی دەسووریە خۆ ئەگەر ئەم قوارە دەسووریە نەبووە ئێستا حکوومەتی عێراقی پۆلیسی فیدراڵی بۆ ناردین و لە سەرچنار شەوکە ڕۆشتین پۆلیسێک داوای هەوێلی ئەکردین یعنی ئێمە ئێستا ئەم قوارەی کە هەمانە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە پەرلەمانی کوردستانە سەرۆکایەتیە دام و دەستگاکانی کوردستانە ئەم خودمختاری کە ئێمە هەمانە ئێمە ئێستا تقریبا نەتوانی بڵین دەوڵەتین بەڵام ناومان دەوڵەت نییە ئەژینە ئێمە ئێستا وەکو دەوڵەت ڕفتارەکەین فڕۆکەخانی خۆمانەیە وەزارەتی خارجی خۆمانەیە زمانی خۆمان هەیە پۆلیسی خۆمانێ هەموو پایەکانی دەوڵەتمان هەیە بەڕاستی ئێستا باشە چی دیکە؟ زۆر شتی ترکە ئێمە ئێستا بەدەستمانێ ناوە لە بەشەکانی کە خۆ دەزانی خەڵک لەسەرەوەی کە گۆرانیشی کوردیە لێ زیندانیەکەن باشە بە دیاریکراوی ویستم باس لەوە بکەم ئەم قوارە سیاسی هەرێم کە پێکاتوە و ئەو حیزب سیاسیانی کە لە ناو هەرێمدان بە ئازادی دەتوان پرۆسی سیاسی لە هەرێمدا ئاراستە بکەن بەشدار بن و کۆمەڵێ بابەتی دیکە چیان یاخود ڕۆڵیان چێ بێت لە پرۆسی سیاسی عێراقا لە کێشە سیاسیانی کە لە ناو عێراقا هەیە ئێستا هەموو عێراق دابش بووە کورد بووە بە چەند بەشێکەوە شیع بووە بە چەند بەشێکەوە توانم بڵم ئەم جارە سونە تاڕادەیەک یەکگرتووترن لە چاو لایەنەکانیکە عێراق بووە بە دوو ئاراستە پرۆسی سیاسی ئاراستەیەشیان خۆی بینێتەوە لەوەی کە ئەوێت لە ڕێگەی فشاری سیاسیەوە مەرجەکانی خۆی بسەپێنێ و داوای زۆری ناکە ئاراستەی دووەم ئاراستەیەکە داوای سیستەمێکی تەوافقیەکە کە خۆی بینێتەوە لە ئیتاری تەنسیقی و یەکێتی نیشتیمانی ئەمانە هەمیان بێکەوە بوون بە دوو ئاراستە ئاراستەیەکیان ئەڵێم باس سیستەمەکە زۆری نەبێ ئێمە لایەنێک یا دوو لایەن هەموو دەوڵەتی عێراقەکەی نەبن دەستی خۆمان هەموو دام و دەستگاکانی دەوڵەت بۆ ئێمە ئێوە ئۆپۆزیسیۆن بن دابنیشن سیر بکەن لایەنی دووەم پێی وایەشتا کە بارودۆخی عێراق ئەوەنە نەخەمڵیوە کە ئەم دیموکراسیە ڕەهایی لە وڵاتانی ئەوروپا هەیە لێرە پراکتیزێ بکەین هێشتا کێشەی نەتەوەیی و ئاینی لەگەڵەوەی کە دەسوورمان هەیە و زۆر شتی چارەسەر کردووە بەڵام زۆر ئاڵۆزی و ئاستەنگ ماوە کە حکوومەتی زۆرینە ناتوانێت سەر بکەوێت بەڵکو حکوومەتی تەوافقەت ئێوێ سەر بکەوێت ئێستا ئەمە ئیبینین شەڕە لە نێوان ئەم دوو ئیرادەیە ئیرادەی تەوافق ئیرادەی زۆرینە کامیان سەرەکەون لە ڕاستیا پێشبینیکردنی ئەمە قورسە چکە ڕووداوەکان ئەوەنە جەنجاڵ و ئاڵۆز بوون سینارۆکان زوو ئۆگۆڕێن ئێمە پێشتر وەکو باسم کرد سینارۆکان لە چوارچەوەی دەستوریا بوو کە لە چوارچەوەی دەستوریا بوون دوای پاشەکشەی سەدرریەکان ژیانی دەستوری ڕێڕەوی خۆی وەرگرت و چانسەکە بەرەو ئیتاری تەنسیقی بوو بەڵام ئێستا کە بارودۆخێکی تازە هاتوۆتە پێشەوە بارودۆخەکە دەرگای سینارۆی تازەی کردوێتەوە کە جارێ دیار نییە سەرەتاکەیەتی بەڵام شقامی عێراقی سیاسەکانی عێراقی خستوەتە بەردەم هەڵوێستێکی تازە خستونیەتە بەردەم بیرکردنەوە لە قۆناغیشی تازە پرۆسە دەستوریەکەی ڕاگرتوێتەوە دووبارە ینی ڕێگەی گرتووە لەوەی قۆناغە دەستوریەکان کە هەڵبژاردننی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و پێکێنانی کابینەی وزاریە باشە ئەم حکوومەتی کە لە هەوڵی پێگەێنانیدان و تا ئێستا یەکلانە بۆ تۆ کێ پێکێنێ کێ سەرکەوتۆ بێ کێ دەبێتە سەرۆک وەزیران لە دواتر گەر پێگەێنرا حکوومەتەکە جا بە هەر جۆرێک بێ بەهێز بێ یاخود بە ڕێکەوتن و تەفاهمی لایەنە سیاسیەکان بێ چاوەڕێی چی دەکرێت لەم حکوومەتە دەتوانێت ئەم هەموو گرژیانە بەجارێت تێپەڕێنێت بێگومان ناتوانێت بەڵام ئەو حکوومەتە کە دروستە بێ بە پلەی یەکەم بۆ یەک ئەرکی گرنگ دروستە بێ ئەرکەکەش ئەوەیە کە سەرکردایەتی عێراق بکا بۆ قۆناغی هەڵبژاردن و لە عێراقا نەریتێکەیە ئەویش ئەوەیە کە حکوومەت لای چێ بێ کاریگەری ئەبێ لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان لەبەرەوەی ئەو دام و دەستگاکانی دەوڵەتی بەدەستەوەیە بودجەیەکی گەورەی 100 میلیارد دۆلاری لە بندەسایە دامزراندنی هەیە هێزە ئەمنیەکانی لەژێر دەستایە ئەمە ئەتوانێت هەژمون لەسەر هەڵبژاردنەکە و ئەنجامی هەڵبژاردنەکان دروست بکە لایەنەکانی ئیتاری تەنسیقی ئەیانەوەی حکوومەت ئەگەر بۆ مانگێکیش بێ بۆ 6 مانگیش بێ بگرنە دەست بۆ ئەوەی ئەو سیناروی هەڵبژاردننی ڕابردوو دووبارە نەبێتەوە بکرێنە دەرەوەی هاوکێشەکە ئەوان پیان وایە ئەم حکوومەتی ئێستا حکوومەتی لەم حکوومەتە ئەگەر ئەوان حاکم نەبوون حکوومەتیان نەگرتە دەست ئەگرێنە دەرەوەی هاوکێشەکە ئەوان واڵێن بەڵگیانەوەی ئەڵێن ئێمە لە حکوومەتی بەڕێز کازمی مافمان لە هەڵبژاردنەکانە پێشێل کراوە باسی ئەوە ئەکەن کە لە هەڵبژاردنەکانە بە تەواوەتی مافی ئەوان خراوەتە دەرەوە و ڕاستیەکی شەیە کە ڕاستی قسەی ئەوان نییە ڕاستی چاودێرەکانیش ئەوی ژەوەیە قانونی هەڵبژاردننی ڕابردوو قانونێ بوو بە دڵی بەڕێسەدر بوو بە بەرجی ئەوە دوورا بوو هەر بۆیە ئەبینی لایەنەکانی ئیتاری تەنسیقی دەنگەکانیان کۆبکەرەوە دەنگەکانیان زۆرە بەڵام ژماری کورسەکانیان
ئێجگارکەمە بۆ نمونە ڕوتی حکمەکە بەڕێز عەمار حەکیم سەرۆکایەتێکە 700,000 دەنگی هێناوە بەڵام 5 کورسی بەرکەوتووە باشە 700,000 دەنگ ئەگەر هاڵی هوەری لە دابشکردن و بەڕێوەبرنی کامپینی هەڵبژاردننی ڕوتی حکمەیان نەبووە شایانی ئەو بوو کە نزیکەی 20 کورسی 25 کورسی بەدەست بێنن واتە ئێستا ئەوەی کە ئیتاری تەنسیقی تێکەوتووە تەنها پاشەکشی ژمارەی دەنگ نییە بەڵکو بەشێشان قوربانی ئەو قانونی هەڵبژاردنن کە بەم دەردەی بردوون بۆیە ئەوان ئێستا ئەیانەوەی کارێکی وا بکەن ئەگەر هەڵبژاردننی جاریشکە بکرێتەوە یەکەم حکوومەتێکە بێ کە مافیان بپارێزێ پێیان وایە حکوومەتی بەڕێز کازمی بەرامبەر بە ئەوان لە مەلەفی هەڵبژاردنە خراپ بووە فشارێکی زۆری خسۆتە سەر حەژی شعبی فشارێکی زۆری خسۆتە سەر دەستگا ئەمنیەکان بە جۆرێک لە جۆرەکان سیناڕۆی قانونی هەڵبژاردنەکە و بەڕێوەبرنی هەڵبژاردنەکە بە جۆرێ بووە کە ئەوانی پاراستوە وامێ زانیاریشی تریش بڵێ کاتی خۆی بەڕێز هادی عامری کە چوو سکاڵای کرد لە دادگای فیدراڵی ئێمە ئەزانی کە هەڵبژاردنەکان ئەنجامی سەرەتایی و ئەنجامی کۆتایی ڕاگەیەنرا بەغای پایتەخت بوو بۆ خۆپیشاندان و چەند خۆپیشاندەرێکیش بوونە قوربانی و شەهید بوون و سەدان کەس برینار بوو ئەم سکاڵایە بەکوێ گەشت سکاڵاکەی بەڕێز هادی عامری لەسەر ئەمە بوو لە دادگای فیدراڵی سکاڵای کە وتی کۆمیسیۆن فرتوفێڵی کردووە لە ئەژماری ئەلکترۆنی لەگەڵ ئەژماری دەستی فەرقی هەیە دادگای فیدراڵی داواکەی ڕەت کردەوە بە قسەی نەکرد ئەنجامی هەڵبژاردنەکەی پەسەند کرد بەڵام بڕگەیەکی تایە کە ئاڵێت لە وڵاتە هەرە پێشکەوتوەکانی دنیا سیستەمی ژماردن و جیاکردنەوەی ئەلکترۆنی دەنگەکان باوی نەماوە ئەو وڵاتە پێشکەوتوانە لەگەڵ ئەوەی چەند پێشکەوتوشن پاشگەز بوونەتەوە لە سیستەمی ژماردنی ئەلکترۆنی پەنایان بردوێتەوە بەر ئەژمارکردنی دەستی بۆیە پێشنیارەکە و داواکە تەنانە دەڵێ وجوب واتە پێویستە پەرلەمانی عێراق قانونی هەڵبژاردنەکە دەستکاری بکە و دەنگدانی ئەلکترۆنی ڕەت بکاتەوە واتە ئەگەر هەڵبژاردنیشی تازە بکرێ ئیتر هەڵبژاردن بە سیستەمی ئەژمارکردن و جیاکردنەوەی ئەلکترۆنی نەماوە کە ئەمە یەکێکە لە داواکاری سەرنجەکانی گروپی ئیتاری تەنسیقی باشە کاکاوڕێ جناب کەسێکی قانونیت و شارەزایەکی باشە لە مردەکاریان هەیە ئەگەر پرۆسە سیاسیەکانی عێراق بەم جۆرە مایەوە لایەنە سیاسیەکان ڕێک نەکەوتن پرۆژەیەکی وا داوایەکی وا وەکەوەی هادی عامری پێشتر کردوێتی دووبارە هاتەوە بەرباس دەتوانرێت هەڵبژاردن نەکرێتەوە بەڵام دەنگەکان دەتوانرێت ناچێتەوە بوارەوە ئەوە هەڵبژاردننی ڕابردوو کۆتایی پێهاتوو ئێمە ئێستا ئەتوانین بڵێ لە بەردەم سێ سیناڕۆیان سیناریۆکان چی سیناڕۆی یەکەم تا ئێستا لایەنەکانی ئیطاری تەنسیقی بێدەنجیان هەڵبژاردووە لە قۆناغی بەرگریان نەچوونەتە قۆناغی هێرشکردن و دەستکردنەوە و پەلاماردان ئەمە بۆ ئەوان باشە ئەوان تا ئێستا بێدەنجیان کردووە بۆ ئەوەی بارودۆخەکە نەوروژێ ئاسایشی نیشتیمانی وڵاتەکە تێک نەچێ بەڵام ئەگەر ئەم شەپۆلی هێرش و پەلاماردانانە فراوان بێ بێگومان ئەوانیش هەڵوێستەکان ئەگۆڕن پلانێکی ئەمنی وادانێن چکە لایەنەکانی ئیطاری تەنسیقی ڕاستی ئێستا سەرک وەزیران لە ئەوان نییە بەڵام خاوەنی هێزێکی چەکداری گەورەی حەشدی شعبین خاوەنی دەستێکی گەورەن لە ناو ژیانی ئەمنی عێراقا لەبەرەوە ئەتوانن بە جۆرێک لە جۆرەکان یەکێک لەو سیناروانەکە باسەکرێ ئەوەیە سیناروی دەستکردنەوە واتە ئەوانیش بێنە قۆناغی هێرشکردن و ڕوبەڕووی ئەم بارودۆخە ببنەوە کۆنتترۆلی بکەن ئەمە یەکێکە لە سینارۆکان سیناروی دووەم نەخێر ئەمە ڕوونەیە چکە ئەمە ڕەنگە قوربانی و توندوتیژیشی لێ بکەوێتەوە سیناروی دووەم ئەوەیە کە ڕێکەوتنیشی سیاسی بکەن لەم ڕێکەوتنە سیاسیە حکوومەتێکی ڕاگوزەر ئەوەی بە عەرەبی پێڵێن ئینتیقالی بۆ ماوەی ساڵێک دروست بکەن کە دڵخوازی هەموو لایەک بێت ئەوەی کە پێشتر لە لیبیا ڕوویە تقریبا نەتوانین وابڕین بۆ ماوەی ساڵێک و ئەو کاتە و ساڵە زمینە ساز بکرێ قانونی تازە هەڵبژاردن دەربکرێ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بگۆڕێ کۆمیسیۆنێکی تازە دابنرێ و هەڵبژاردنیشی تازە بکرێ ئەمە لەم هەلو مەرجە گرژ و ئاڵۆزی عێراق ئەکرێ لە ڕاستی هاتوانین بڵێن ئەکرێ یعنی ئێستا ئەم گرژەیە کە دروست بووە لەسەر ئەوەیە کە ئەمە ناکرێ یعنی یەکێک لەو داوانەی کە ئێستا ئەو خەڵکانەی کە لەژێر باڵی ڕوتی سەدرا هاتوونەتە شەقامەکان بۆچی هاتوون لەبەرەوەی خوان پاشکشیان کردووە ئێستا ئەوان بەشیان نەماوە لە کێکەکە تازە تێگەیشتون چه هەڵەیەشی کوشندەی استراتیژیان کردووە ئەیانەوێت ئەو هەڵەیە ئەو چاڵی تێکەوتون پڕی بکەنەوە بەچی بەم فشارە ملیە فشارەکە وا بکەن کە لایەنەکانی کە ناچار بکات چۆن ناچاریان کە بێگومان خۆ جگە لە پرۆسەی دووبارەکردنەوەی هەڵبژاردن وی جاریشی تر ئەوان بێنەوە سەر شانۆکە وی جارێک کە ئەوان بێنەوە ناو ژیانی پەرلەمانی چکەوان ئێستا ژیانی پەرلەمانیان واز لێ هێناوە ئێکەوازیان لێ هێناوە کەواتە لە هەموو پرۆسەی حکومی پەرلەمانی نەماون چۆن بێنەوە سەر شانۆکە ئەبێ هەڵبژاردنێکی تر بکرێت ئەکرێتەوە ئەمە وەکو باسم کردێمە باسی دوو سینارۆمان کرد سیناروی یەکەم گوتمان لایەنەکانی ئیطاری تەنسیقی ڕوبەڕویان ببنەوە ئەم بارودۆخە کۆنتترۆل بکەن و
خۆیان حکوومەت و سەرۆکاتی کۆمار هەڵبژێرن. ئەمە سینناۆی یەکەم. سینناۆی دووەم نەخێر ئەم ڕێگایە هەڵ نەبژێرن بڵێن فەرم و بابەیەکەوە ڕێەکەوین ڕێکوتنیکی سیاسی وەکە ئەم ڕێکوتنە سیاسیەکرایەتە بێگومان بارودۆخەکە ئارامە بێتەوە هەموو کەسێک لە ماڵی خۆی دانیشێ و ئەو کاتە ئەنجامی هەڵبژاردنەکان ئەنجامی تازەیەتە پێشەوە. ڕەنگە لایەن هەیە کورسی کەمە ئەمجارە سێقازیا بکە، ڕەنگە لایەن هەیە دەنگی زۆر بێ ئەمجارە دەنگی کەم بکە. خۆ ئەمەش یعنی هیچ هەڵبژاردنێک بەبێ سپرایز نییە، ینی ڕووداوەکە ئەوە نییە ئەگەر هەڵبژاردنمان کە هەرم ئەنجامە دروستە بێت. باشە کاگاوڕێ دەزانین کە لەم حکوومەتە نوێی عێراق کە با بڕیارە پێکی بێنێ و تا ئێستا پێک نهاتووە ئەمریکا دەزوەردان ناکا و لە نوێترین لێدوانیشیدا وەزیری دەرەوەی ئەمریکا باسی لۆ کرێ تەداخلی کێشەکانی نێو عێراق ناکەین بەڵام باشتیانە و بێگرژی کێشەکان چارەسەر بکرێت. دەمەوێت بزانم ئەم کێشانی کە لەناو عێراقا ڕۆیە ئەم ڕوبەڕووبوونەوەی شیعەکان کە هێزێکی دیار و گەورن لە ناو عێراقا و ناو پرۆسی سیاسی عێراقا ینی مەزەندە دەکرێت چاوەڕێ دەکرێت یاخۆ ئەو هەڵسەنگام تێبینیانی کە هەیە دەکرێت هۆکارە سەرێکێکی خۆیان نەبن بەڵکو دەستی دەرەکی بێت بۆ ئاڵۆزکردین کێشەکان. ینی ئێستا ڕوونە دوو بەرە پیا بووە ئەم دوو بەرەیە دوو بۆیاغان پێوەیە لەلایەن چاودێران و ڕاگشتی. بەرەیەکیان کە لایەنگری تەوافقی نیشتیمانین و ئیطاری تەنسیقین نایان ناون دۆستەکانی کۆماری ئیسلامی ئێرانی. بەرەی دووەم کە سونە و پارتی و سەدرەکانن ناوێن ناون بەرەی خۆرئاوایە وڵاتانی کەنداوی عەرەبی کە دیارە وڵاتانی کەنداوی عەرەبی وەکو ئەڵێن ماڵی بچکۆلەی خۆرئاوایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هیچ گومانی تیانی بە دیاریکراوی ئەمریکاش. بەڵێ ئێستا دوو ئاراستە هەیە وەکو باسم کرد. ئاراستەیەشیان ئەڵێ با ئێمە وەکو جاری پێشوو بە هاوبەشی بە تەوافق وڵاتەکە بین بڕێوە هەمومان بەشدار بین لە بەڕێوەبردنی وڵاتەکە. ئاراستەی دووە مەڵێ نەخێر ئێمە خۆمانی بین بڕێوە ئێوە ئۆپۆزیسیۆنمن کە ئەڵە خۆمانی بین بڕێوە ئەیانەوێ کۆی سیستەمی سیاسی عێراق دەستکاری بکەن تەنان باسی هەموارکردنی دەسووری شەکان گۆڕانکاریی ڕێگوڕیشەیی لە سیستەمی دەوڵەتی عێراقا ڕووبە وا بکەن دەوڵەتی عێراقی بە تەواوەتی لەژێر هەژمونی ئێرانیەکان بچێتە دەرەوە بچێتە ژێر سایە و سێبەری وڵاتانی کەندا و ئەمریکا. ئەمە ئاراستە سەرێکەکەیە بەڵام دیارە ئەم قسەیە لە ڕاگەاندنەکان ناکەن بەڵکو خۆ دەزانی هەچ کەسێک کە پرۆژەیەکی سیاسی هەبێت باسی بەرەنگاربوونەوەی گەندەڵیەکە باسی ئەوە کاکە ئەو بە دوای بەرژەوەندەکانی کۆمەڵانی خەڵکەوەیە باسی ئەوە کاکە ئەو خەمی میلەتێتی بەڵام ڕاستیە ئەمە ئەو شتەیەکی ئێمە ئیبینین کەواتە بە کورتیە توانین وابڕین. ئێستا بارودۆخێک کاتۆتە پێشەوە ئەم بارودۆخە پێویستی بە چارەسەرکردن هەیە لە چەند ڕۆژی داهاتوو ڕووداوی تازە بینی تا ئێستاکە لایەنەکان چاودێریەکەن ئایانەوێ بزانن ئەم خەڵکە تووڕێی کە هاتۆتە سەر شەقامەکە کەی شەکەت و مانووە بێ کەی تواناکەی تەواوە بێ. یعنی بێگومان ئێمە ئەزانین لە ساڵی ڕابردووتر کە هەڵبژاردن کرا لە سەردەمی عادل عەبدولمەهدی ببوورن خۆپیشاندان کرا هەموو شار و شارۆچکەکانی عێراقی گرتبووە. ئەم جارە هەڵبژاردن لە خۆپیشاندان لە هیچ شوێنێکی عێراق نییە تەنها لە ناو بەغا هەیە و بە دیاریکراوی لە ناوچەی سەدرەوە ئەڕۆن بەرە و زۆنی سەوس واتە خۆپیشاندانەکە خۆپیشاندانێکی فراوانی عێراقی نییە. خۆپیشاندانێکە لە ناو جەرگەی پایتەخت لە ناوچەیەکی دیاریکراو کە لەژێر هەیمەنی گروپێکی سیاسی دیاریکراوە. بۆیە کۆنتترۆلکردنی ئەم خۆپیشاندانە و چارەسەرکردنی ئەم خۆپیشاندانە وەکو لایەنی ئەمنی لە ڕاستیا قورس نییە ئاسانە چکە لە ناوچەیەکی سنووردارایە بەڵام وەکو باسم کرد لایەنەکانی ئیطاری تەنسیقی نانەوێت تونوتیژی بکەوێتەوە ئەیانەوێت بە ڕێگایشی سیاسی بە ڕێگایشی ئاشتی کێشەکە چارەسەر بکەن. باش تخوا کاگاوڕێ دوا پرسیارم لەسەر کاندیدکردنی محەممەد شیع سوودانیە بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق خۆی بەپێی قانون و دستوری عێراقی کە بێت زۆرینەی کورسی پەرلەمانی بتوانێت ببێت بە حکوومەت پێک بێنێت و ئاراستە بکرێت بەڵام محەممەد شیع سوودانی لە نێو پەرلەمانی عێراق سێ کورسی هەیە. هۆکاری ئەمە بۆ دەستنیشانکردنی ئەم و سەرکەوتو دەبێت ئەگەر حکوومەت پێک بێنێ دیارە لە عێراقا ئێستا کورسی نرخێکی ئەو تۆی نەماوە بۆ ئەو کەسێک کە ئەبێ بە سەرۆکوەزیران کاتی خۆی بەڕێز عادل عەبدولمەهدی هیچ کورسێکی نەبوو بە تەکلیف و دەستماچکردن هێنان کردیان بە سەرۆکوەزیرانی عێراق. مستەفا کاظمیش هەر خۆی سەرۆشی دەستگای هەواڵگری نیشتیمانی بوو تەکلیفیان لێ کرد و هێنایان و کردیان بە سەرۆکوەزیران و تا ڕادەیەکی زۆر باشیش لە بەڕێوەبردنی کارەکە سەرکەوتوو بوو. ئێستا کوتلەی گەورە خۆیان کە زۆرترین ژمارەی کورسیان هەیە لەبەر ئاڵۆزی سیاسی لە خۆیان کاندید دیاری ناکەن ئەگەڕێن بۆ لایەنی سێم وەکو باسم کرد دوو بەرە پیا بووە بۆی بەرەکەی تر ڕەتی نەکاتەوە ئەمان کاندید لە خۆیان ناو نانێن بۆ سەرۆکوەزیران هەوڵێن کاندیدێکی سێبەر بێنن کە ڕاستەوخۆ سەر بە خۆیان نەبێ
محەممەد شیاع سوودانی ڕاستە پێشینی سەر بە دەوڵەتی قانون بووە و یەکێکە لەوانی کە لەبەرەی بە ڕێزمالیشیدا بۆ بەڵام ئەو بۆ خۆی ڕێکخراوێکی سیاسی دروست کردووە و بەشداری هەڵبژاردنەکانیشی کرد و بۆ زانیاریشتان لە هەڵبژاردنەکانە لە قۆناغی یەکەما سەرکەوتوو نەبوو نەیتوانی بێ بە ئەندامی پەرلەمانی عێراق لە دوای ئەوەی کە سکاڵاکان یەکلایی کرایەوە لە قۆناغی کۆتایی ئەنجامی هەڵبژاردەکە گۆڕانکاریشی بەسەرها ئەو سەرکە بوو بە ئەندامی پەرلەمانی عێراق ئەگەرنا لەم هەڵبژاردنە ئەو لە قۆناغی یەکەما دۆڕای هەڵبژاردنەکانیش بوو بەڵام ناولێنانی بەڕێز سوودانی تاسە ناولێنانێکی سیاسیە چکە قۆناغەکە لە ڕووی دەسووریەوە کاتێک ئەبێ بە کاندیدی سەرک وەزیران کە سەرۆکۆمار هەڵبژێرێ و سەرۆکۆمار لەسەر داوای گەورەترین کوتلەی پەرلەمانی کە ناوێکی بۆ ئەنێرن مەرسومێکی کۆماری دەرەکە کە ڕایەسپێرێ لە ماوەی 30 ڕۆژە کابینی وزاریەکەی پێکبێنێ ئێمە هێشتا و قۆناغەمان نەبڕیوە ڕەنگە ئەم بارودۆخە تازەیە هات بێتە پێشەوە بەختی بەڕێز سوودانی بۆ ناولێنانی ڕسمی تا ڕادەیە کەم کرد بێتەوە کەسێکی کە دەکرێت کاندید بکرێت هەموو سینارۆکان کراوە ئێستا ئاگرێ کەوتوتەوە ئەیانوێ ئاویشی پیا بکەن ئەگەر بە گۆڕینی بەڕێز سوودانی بێتەوە ڕەنگە زۆر ئاسان بێت لەبەرەوەی لە عێراقا خەڵکیشی زۆر خۆی ڕێکردو و جلوبەرگی جوانی لەبەر کردووە ئەوێ بێ بە سەرک وەزیرانی عێراق بەڕێز هاوڕێ تۆفیق کە بە ڕێزیان مافناس بن ڕاستەخۆ لێر لە ستۆدیۆ میوانی من بوون سپاس بۆ ئامادەبوونت